سی نیوتنە لەسەر تەوەری خولانەوە یعنی باسکەکەی چەنە سفرە ساینی 45 وەڵامی ئەمە ئەکاتە چەند سفر نیوتن مەتر و ئەشتوانی هەر نەینووسیت بۆ چونکە پێشتر من تێبینیەکم پێوتی بوویت زەبری سەر تەوەرەی خولێنەر هەمیشە چەنە هەمیشە سفرە ئێخۆ ئەمە تەوەرە خولانەوەکەیە کەواتە زەبرەکەی کاتە چەند زەبرەکەی کاتە سفر با ئەوەی دووەم بەرگرین ئەوەی دووەم ئەڵێن زەبری دووەم یەکسانە بە هێزەکەی چەنە دەنیوتن کەڕەتی باسکەکەی لێرەوە بۆ ئێرە چەنە 4 مەتر دیقەت ئەلەمە بن ئەم هێزە هێزێکی لارە بەلاری کاری کرد لەسەر تووڵەکەیان لەو حەکە ئەم هێزەشی تەڵەبێ بۆ چەند پێگنەر بۆ 2 پێگنەر ئەمەیانە بێ بە چی ئەمەیانە بێ بە کۆساینی 23 دە کۆساینی 23 ئەمەشیانە بێ بە دە ساینی 23 کەواتە ئێستا ئایا بۆ ئەوەی زەبری خولانەوە دروست بێت یان بۆ ئەوەی ئەم تەنە بخولێتەوە بەم ئاڕاستەی میلی کاتژمێرە کە ئەمە بە تەکید ئەبێتەوەی خولانەوە بە ئاڕاستی میلی کاتژمێر خوێندکاران دیقەت بن ئایا ئەو پێگنەرە تەریبە وەرگرم یا پێگنەرە ئەستوونەکە منیەم بۆچی یەمەوە بۆ پێناسەی زەبر ئایا ئێف و دیە بێ لەسەر یەک چی بن ئەستون بن ئێ باشە ئەمە ئێفەکە ئەمە پێگنەرێکیان تەریبە بە تەوەرەکە هیچ دروست ناکات کەواتە ئەبێت چی وەرگرم من ئەستوونەکە کەواتە ئێستا من ئەم پێگنەرە وەرەگرم چونکە ئەمە باسکەکەی ئەمە هێزەکەی بۆیە چی وەرەگرم ساینی 23 وەڵامەکە ئەیدۆزیتەوە ئەکاتە ناقص 16 نیوتن مەتر یەکسەر دڵنیام پرسیارت بۆ دروستە بێ مامۆستا ئەم ناقسە چییە ئەم هێزە بووەتە هۆی خولانەوە بە ئاڕاستەی چی بە ئاڕاستەی میلی کاتژمێر زەبری سێیەم ئەکاتە هێزەکە 25 نیوتنە لە ناوەڕاست تا کاری کردووە کات لە یەکەم ناوەڕاست یعنی هەموو دووریەکە وەرناگرم هەموو باسکەکە وەرناگرم چی وەرەگرم نیوەی ئەکاتە 2 کەڕەتی ئەمە زۆرترین کێشەیە کە بۆ ئێوە دروستە بێت ئەم پێگنەرە ئەگەر شیتەڵی بکەم ئەمە لارە ئەمەیانە بێ بە چی ئەمەیانە بێ بە کۆساینی سیویەک ئەمەیانە بێ بە چی ساینی سیویەک ئەی مامۆستا ئێمە وتومانە ئەو پێگنەرەی کە ئەستوونە وەرەگرین بەڵێ بە تەکید ئایا پێگنەرە تەریبەکە وەرگرم یا پێگنەرە ئەستوونەکە نەخێر ئالێرەیە ئەگەر ئەمە سیویەک بێت ئەمە ئەبێ بە چەند 59 ئایا ئەگەرەوە 59 بێت ئەم پێگنەرە بێ بە چی کۆساینی 59 کە زەبر دروست ناکات ئەم پێگنەرەشیان ئەبێ بە ساینی 59 بۆ چونکە 90 ناقص سیویەکی کەم ئەمەی خوارەوە چەنەکات 59 وە لە بیرکاریش خۆت خوێندوتە ساینی هەر گۆشەیەک ئەکاتە 90 ناقزە و ئەفو ساینی سیویەکم هەیە ئێستا من ئەگەر ئەم سیویەکە وەرنەگرم خوارە وەربگرم هەمووی نەوەیە 90 ناقص سیویەکە کاتە چەند 59 کەواتە ساینی هەر گۆشەیەکە کاتە کۆسانی 90 ناقزە و گۆشەیە بۆیە ئەمەیان پێگنەرە تەریبەکەیە دروستی ناکات بەڵام پێگنەرە ئەستوونەکە دروستیەکە دروستی ناکات بە تەکی دروستیەکات ئالێرە چی دانێم ساینی 59 وەڵامی ئەمەش کە دۆزیمانەتەوە کردوێتیە چەند کردوێتیە 43 نیوتن مەتر بەڵام ئەمەیان بەچی وەرەگرین ئەمەیان بە موجب وەرەگرین بۆ بە موجب چونکە ئەمەیانە بێتە هۆی خولانەوەی بە پێچەوانەی میلی کاتژمێر ئێستا من 3 زەبرم هەیە ئایا سەمەیشن بەرەنجامی زەبرەکان ناکاتە زەبری یەکەم زەبری دووەم زەبری سێیەم بەڵێ بە تەکید 0 زائید ناقص 16 زائید 43 وەڵامەکە بە نزیکی ئەکاتە زائید 27 نیوتن مەتر ئەگەر دیقەت بێی بەرەنجامی ئەو زەبرانی کە بۆ هۆی خولانەوەی ئەم تەنە بە ئاڕاستەی پێچەوانەی میلی کاتژمێرە نەکەویتە غەڵەتەوە بەچی وەرەگرین بە موجب وەرەگرین ئەمە بەنیسبەت ئەو بابەتانی کە لەسەر زەبر هەمانە هەڵێن لە دوای 5 خولەکێکی تر بینەوەلاتان و لەگەڵتانە ئابین بۆ باسکردنی و بابەتانەی زەبر کە لەسەر زەبر ئەگەر چەند پرسیارێکمان ما بێت یان چەند قسەیەکی تر هەبێت لەسەر زەبر هەر ئێستا پەیمانگای سلێمانی خولی ئاڵتوونی بۆ سەرجەم خوێندکارانی پۆلی دوانزە ڕێک دەخات.
پەیمانگای سلێمانی خاوەنی زۆرترین خوێندکار و زۆرترین نمرەی بەرز. تاکە پەیمانگا لە هەموو کوردستان کە زۆرترین وانە لە خولەکاندا دەخوێنرێت و تاقیکردنەوەی وەرزی بە خوێندکاران دەکرێت. خولەکە لەلایەن باشترین و بە ئەزموونترین مامۆستایانی سلێمانیەوە دەوترێتەوە. مامۆستایانی بیرکاری، ئەکرەم ئیکرام، ئالان بارام، عەبدوڕەحمان سدیق، سامان عەبدوڕەحمان. مامۆستایانی کیمیا، عادل محەممەد کەریم، ڕێبین مەحموود محەممەد. مامۆستایانی عەرەبی، سیروان عەبدوڕەحمان. مامۆستایانی فیزیا، ئاسۆ جیهانگیر عەبدوڵڵا، خەلیل عەبدولکەریم حەق مڕاد. مامۆستایانی ئینگلیزی، زانا کاکەبرا، گۆران محەدین. کوردی، ڕزگار سابیر عەزیز، زیندەزانی، کاوە ئەحمەد محەممەد. ساڵانە چەندین فیستیڤاڵی تایبەت بە خوێندکاران ساز دەکەین بۆ ئەوەی بتوانن بە دەروونێکی ئارامەوە پێشوازی لە پۆلی دوانزە بکەن. شێوازەکان و هونەری کۆششکردنیان فێر دەکەین لەلایەن باشترین ڕاهێنەرانی بوارەکەوە. بۆ هاتوچۆی خوێندکاران پاس دابین کراوە تا کۆتایی ساڵ لەگەڵتان بەردەوام دەبین. پەلەبکە و ناوی خۆت تۆمار بکە. پەیمانگای سلێمانی، گەڕێکی مامۆستایان، بەرامبەر پارکی ئازادی، تەنیشت سەرپەرشتیاری پەروەردەیی. ژمارەی مۆبایل 070 261 44 34 یان 050 858 94 93. پەیمانگای سلێمانی، خەونی بەدەستێنانی نمرەی بەرز بەدی بێنە. هەر ئێستا